کاک باخەوان بەخێر بن کاک سڵاو لێبێ سەرچاو خێر بن بوورە گەر تۆزێ لە کاتی بگرێ نانە ئاساییە بەخێر بن وەزعی چا لە چیایە مشتری باشە لەخوا بەزێ باشە ئەگەر معاش بێڵێ باشە خراپ نیە ئەگەر معاشیش نەوێ خەڵکەیە چاخوەر هەر چای خۆی بەخوا ئەیخوا بەڵام فەرق کات باشە مشتری هەیە بزانی ڕۆژی چەند چاخوا مشتێکی تایبەتی هەیە لە نازانم چەندێ خافڵ نابێت لەم ناوەیە ئەخوا لەشی ساغ بێ خێر بنی ئەخوا سەرچاو وازانم چاکەشتان تایبەتە لە خزمەت خەڵکی ژێر بە وشکەی زۆر ئەین ئەرە وڵا تێکەڵی خۆمانمانێ لەخوا بەزیابێت وازانم وڵامی پرسیارەکەی قەت پێشوشی زانی بوو لە کۆمەنتەکانە تۆم بینی بەڵێ بەڵێ بە حکومی خۆشی زۆر گوێ لە گۆرانی ئەگری وڵی زۆر گوێ لێ ئەگرم بەڵام لە شارزایم هەیە تا حدێ بەڵام شردی لە هەمویانە ڕاست کاک باخەوان پرسیارێکمان هەیە و ئەمەش لیرەی ڤاڕە ئەگەر پرسیارەکە زانی ئەوە لیرەکە پێشکەش بە جەناب تەوێ پرسیارەکەشمان مەتەڵێکە ئەڵێ کەیبینی نایکڕی کەیکڕی لەبەری ناکەی کە لەبەری شکر نایبینی خەڵک لێ کامێرا ترسێت تۆ دوو کاوێرە کێشە نییە بەخێر بێت دە باشە پرسیارێکی ئاسانتە من ئەگەر زانی وعد بێ ئێمە کاکەی جان باشە خەسوویت لێر ناوی چی بوو من ئەڵمانی من و ئەڵمانی کاکەوە دوو پرسیارم بۆ تۆی نەتزانی ئەوەی پێشوو نەوەڵا ببوورە تۆ بڵێ چات چۆن لێنە تۆ بڕێ برایم چەند گۆرانیە چۆنی هەیە ڕاستە لەشتان ساغ بێ خۆشحاڵ بی سپاس با لەگەڵ حافظ